ئەمە شوێنگەیەکی دڵفرێنە بۆ پەڕینەوەی بەلەمەکان و شارەزایانی شەراب. بەڵام کارفا دیالۆ پتر بایەخ بەلایەکی دیکەی بۆغدیۆ دەدات کە یەکێکە لە قەرەباڵغترین ویزگەکانی بازرگانیکردن بە کۆیلەوە. لە سەدەی 17ەوە تا سەدەی 19 ئەم شارە سەدان پاپۆریان ڕەوانە کردووە کە 130,000 کۆیلیان لە ئەفریقاوە گواستۆتەوە بۆ ئەمریکا و لەگەڵ خۆشیاندا کە گەڕاونەتەوە لۆکە و توتن و شەکر و شەرابی خۆشکراویان لەگەڵ خۆیان داهێناوەتەوە. بەش شارەکە بەهۆی سەروەت و سامانی بازرگانیکردن بە کۆیلەوە بنیاد نراون. ئێمە ئێستا لە شوێنی دیلا بۆرسین کە یەکێکە لە جوانترین گۆڕەپانەکانی فەڕەنسا. لە سەدەی هەژدەدا بۆغدیۆ لە شانشینی فەڕەنسا دەوڵەمەندتر بوو. دیالۆ یەکێکە لە کۆچبەرەکانی سینیگال سەرپەرشتی ناوەندێک دەکات کە پەرە بە هۆشداری دەدات و گەشتی گەشتیاری بەناو ڕابردووی بازرگانی کۆیلەدا لە بۆغدیۆ ڕێک دەخات. ئەوە ڕابردووە کە هێشتا بە تەواوەتی خەڵکەکە لێی ڕانەهاتوون. وێنەی شەراب زۆر سەختە لەگەڵ کۆیلایەتی یەک بگرنەوە. هەر بۆیە شارۆچکەکە درەنگ مێژوویەکی بەخشی کە شایستەیەتی لە شوێنی گشتی و قوتابخانەکاندا. هەندێک ئاماژەی ڕابردوو هەن کە بچووک و سەختە دیاریکردنیان. هەروەها دیالۆ دەڵێت کە زیاتر لە دەرزەنێک شەقامی بۆغدیۆ دواتر بە ناوی بازرگانە بەنێوبانگەکانی کۆیلەکان و ناونراون. زۆربەی دانیشتوانەکە زۆر کەم لەبارەی ڕۆڵی شارەکەەوە دەزانن سەبارەت بە بازرگانی کۆیلە. من لەبارەیەوە دەزانم لە بەرەوەی کڵاسی مێژوم خوێندووە، بەڵام من زۆر شتیش هەیە کە نایانزانم. ئێستاکە فەرمانڕەوایی شاری بۆغدیۆ ڕازی بوون سەبارەت بۆی کە پێویستە زۆر شت دەبێت تەواو بکرێن لەو کاتەوەی کە ڕاستڕەوە پەرگیرەکان دژی کۆچبەران ڕێژیان لە فەڕەنسا بەرز بۆتەوە دواتر لیژنەیەکیان بۆ لێکۆڵینەوەی پرسەکە دروست کرد. لە هەر کاتێکی زیاتر پێویستە شەڕ بکەین بۆ ئەوەی پشتیوانی مافە بنەڕەتیەکان و یەکسانی بکەین. بەڵام ئەمە لەبارەی تاوان یان پەشیمان بوونەوە نییە. دانیشتوانی بۆغدیۆ بەرپرس نین لەوەی کە باوباپیرانیان چیان کردووە. دیالۆ لەو باوەڕەدایە کە پەروەردە چارەسەرێکە بۆ بە گژداچوونەوەی ڕەگەزپەرستی لە ڕابردوو لە ئێستاماندا تا زیاتر تێبگەین وەک خۆی دەڵێت کەمتر ڕق و چینەمان دەبێت.